تاڵیبانی زەکردنی زیاتری حکوومەت بەر بە ڕووخانی ناگرێت. حکوومەتی ئیسلامی ئێران هەڕەشە لە سڵامەتی و ئەمنیەتی ڕەوانی خەڵک و کۆمەڵگا دەکات. هێرشی زەنجیرەیی تێرۆریستی شیمیایی بۆ سەرکچان تەنیا نمونەیەکی ئاخریەتی کە لە زیاتر لە 216 شار لە وڵاتدا ڕووی داوە. هێرشی شیمیایی بە ئامانجی تۆڵەکردنەوە لە کچانی تازە لاو و ترساندنی کۆمەڵگا ڕەواڵەتی وەحشیانەی حاکمیەتی زیاتر لە پێشوو لە بەرچاوی خەڵک ئاشکرا کرد. ڕەواڵەتی دزیوی حکوومەتی ئیسلامی نەتەنیا لە نێو ئێرانیاندا ئاشکراتر بووە، بەڵکو بووەتە هۆی سەرسوورمانی خەڵکی دنیاش. دوای ئەم ڕێسواییە ڕێبەری ڕژیم و فتوادەری هێرشە شیمیاییەکان ئەوەی بە جنایەتی گەورە و بەکاری ژمارەیەکی ناسراوزانی. بە شوێن ئەوەدا ناوەندە ئەمنیەتیەکان سپا و هێزی ئینتزامی دوای 3 مانگ بەڵێنی بەدواداچوونیان داوە و ژمارەیەک بێتاوانیان دەست بەسەر کردووە. ئەوان دەیانەوێ وەک پەروەندەی تیرۆرکردنی پسپۆڕانی هەستەئی ژمارەیەکی بێتاوان لەژێر ئەشکەنجەدا وادار بە ئاعترافی ناچاری بکەن، دواتر بە ئەعدامکردنیان پەروەندەی هێرشە شیمیاییەکان بۆ سەر قوتابخانەکانی کچان پەردەپۆش بکەن. علی خامنەئی و دارودەستەکەی ناتوانن بە سناریۆسازی ئەم جنایەتە گەورەیە بشارنەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە تۆڕ و شەبەکەی لاتولوتەکانی ئاتەش بە ئیختیار کە لەلایەن ناوەندە ئەمنیەتی پۆلیسی و ئیمام جومعەکان و نوێنەری خامنەییوە ڕێکراون بەڕێوەبەرانی ئەم کەمپەینە تێرۆریستیە لە دژی کچانن. باڵا حکوومەتیە مافیایەکانی کۆماری ئیسلامی ڕزگاری حکوومەت لە تاڵیبانی زەکردنی زیاتری وڵاتدا دەبینێ. تاڵبان لە ئەفغانستان بەبێ هیچ شاردنەوەیەک بە توندوتیژی ئاشکرا قوتابخانەی کچانی داخست. ژنانی لەسەر کار دەرکرد و ناردنیەوە بۆ ماڵ. ژنانی لە سەرجەم چالاکی کۆمەڵایەتیەکان دوور خستەوە. نوێژ و ڕۆژووی کردە ئیجباری. موزیک و سینەمای داخست. لە هەر کوێیەکتوانی مناڵانی ناچار بە هاوسەرگیری کرد. چالاکی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕۆژنامەکانی غێرە تاڵیبانی داخست. شەراویکردنی کچانی قوتابی هەوڵی ڕژیمە بۆ ڕزگاربوون لە دەستی شۆڕشی ژینا و دروشمی سەرەکی ئەو ژیان ئازادی و تاڵیبانی زەکردنی زیاتری کۆمەڵگای ئێران. ژنان لە ڕوانگەی کۆنەپەرستی ئیسلامی حاکمەوە دەبێ بشنەوە بۆ ماڵ و ببنە ماشینی بەرهەمهێنانی منداڵ و پەروەردەکردنیان و هیچ چەشنە چالاکیەکی سیاسی و کۆمەڵایەتیان نەبێت. لە هێرشی تەرۆریستی شیمیایی ئەم دوایەدا گازێک بەکارهاتووەکە ڕادەی خەسیەتیەکەی لە خوارەوەیە. ئەم گازانە زیاتر وەحشەت و پانیک لە نێو خەڵکدا دروست دەکەن و تەڵەفاتێکی گیانی زۆر کەمیان هەیە. ئەم گازانە لە چین، سووریە و رووسیا و چەند وڵاتی تر بەکار هاتووە. هێرشی تەرۆریستی بۆ سەر کچان سەرەتای هێرش بۆ سەر ناوەندە هونەری و فەرهەنگی، بۆ سەر ناوەند و ڕێکخراوە جەماوەریەکان هەر شوێنێکەکە بۆ حکوومەتی ئیسلامی وەک هەڕەشە چاوی لێ بکرێت. بەڵام خەڵکی تێکۆشەر و ناڕازی بەقین و تووڕەیەکەوە کە ڕۆژی سێشەممە 16 مانگی ڕەشەممە کوتایان بەدەمی تاڵیبانی ئێراندا و نیشانیاندا کە ئیجازە بە جەنایەتکارانی ئیسلامی نادەن نەخشە و پلانە دژە ئینسانیەکانی خۆیان بەکردەوە دەربێنن. لەم ڕۆژەدا لە وەڵام بە بانگەوازی شۆرای هەواهەنگی تەشەکولە سنفیەکانی فەرهەنگیان، مامۆستایان و خەڵکی ناڕازی ئیسفەهان، سنە، مەشهەد، ئەلبۆرز، شیراز، لاهیجان، ئەهواز، مەریوان، بابۆلسەر، ئەردەبیل، کاشمەر، سەقز، ئەلیگودەرز، هەرسین، قەزوێن، نوراباد مەمەسەنی، سەجاد سرود، زەنجان، ئابدانان، بوشێر، هەمەدان، جۆلفا، کازرون، نەیشابور، شیروان، تاکستان، بۆجنورد، ساری و یاسوش توانیان کۆبوونەوەی خۆیان پێک بێنن کە ئاماژە بە چەند نمونەیان دەکەین. کۆبوونەوەی ڕۆژی سێشەممە 16 مانگی ڕەشەمەی مامۆستایان و کە سوکاری قوتابیان لە بەردەم ئێدارەی ئاموزش و پەروەرشی ئۆستانی گیلان لە ڕەشت تێکەڵچوون و توندوتیژی لێکەوتەوە. لە سنا هێزە سەرکوتگەرەکان بە گولەی ساچمەیی هێرشیان کردە سەر ناڕازیان.
تا ئێستا برینداربوونی 2 مامۆستا پشتڕاستکراوەتەوە. لە مەشهەد کۆبوونەوەی مامۆستایان بە ئامادەبوونی بەرینی ژنان بەڕێوە چووە. لە ئیسفەهان هێزە ئینتیزامیەکان لەگەڵ مامۆستایان تێکەڵچوون و بەر بە دەستبەسەرکرانی ژمارەیەک لە تێکۆشەران گیرا. خەباتی بوێرانەی خەڵکی ئازادی خواز ڕۆژی سێشەمە جارێکی تر سەلماندی کە خەڵکی شەریف و ئازادی خواز ئێران بەرەنگاری سیاسەتی کۆنەپەرستانەی تاڵیبانیزەکردنی کۆمەلگای ئێران دەبنەوە. ڕووخاندنی کۆماری ئیسلامی سەرجەم ڕەوتە کۆنەپەرستەکانی ناوچەکە لەوانە حکوومەتی تاڵیبانیش لە ئەفغانستان لاواز دەکات. دابینبوونی سلامەتی خەڵک و ئەمنیەتی ڕەوانی کۆمەلگا لە گرەوی پاشەکشەکردن بە حکوومەتی شێوە تاڵیبانی ئێراندایە. کچ، خوشک، هاوسەر و جایکان لە خەبات لە دژی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بە تەنیا ناهێڵنەوە. ئەرکی سەرشانی هەموو ئینسانێکی شەریف و ئازادی خوازەکە بە هەموو هێز و تواناییەوە بەرەنگاری تاڵیبانیزەکردنی زیاتری کۆمەلگا و هێرشی تەرۆریستی بۆ سەر کچانی لاو بێتەوە.